ئەو دیمەنانە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنایە لە هەرێمی کوردستان. مەترسیەکان زۆر بوون لەسەر تەندروستی خەڵک. حکوومەت بڕیاری قەدەغەی هاتوچۆ و داخستنی سنوورەکان و فڕۆکەخانە و لەگەڵ کەرەنتینەکردنی هاوڵاتیانی دەرکرد. لەگەڵ کەمبوونەوەی ژمارەی تووشبان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان، ئەوەی تێبینی دەکرێت بەشێک لە هاوڵاتیان ماسکەکانیان فڕێداوە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نابن و ئەمەش مەترسی دروست کردووە. وەزارەتی تەندروستیش هۆشداری دەدات لە ئەگەری پابەند نەبوونی هاوڵاتیان چاوەڕوان دەکرێت شەپۆڵێکی دیکەی کۆڕۆنا ڕوو لە هەرێمی کوردستان بکات. ئێرە بازاڕی شاری ئەولێرە. ئەوانەی پابەندی ڕێنمایی تەندروستین و ماسک دەبەستن ڕێژەکەیان ئەوەندە کەمە بەرامبەر بەو کەسانەی پابەندی ڕێنمایی تەندروستی نین کا لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکات. مەسەلە شکودیە دەرێگەت چیە شاری کۆران دەبی دەست بە چاوت بگری لێر کوانە خەرکەکە بوویتە چاو لێکەری میدایەتی تونند بوو حکومەت توندی کردبوو خەرکەکە مەجبور بوو بەزەستا خەرکەکە پابەند نابێ بەستنی ماسکی. وەڵی قەزێ ماسک جارێ ئەوە ئیشاڵە لەخوای بەزیاد بڕێک باشتر بووە هەیە دەبەستی هەیە نابەستی ئەزە هەر یەکە و قەنەعاتی خۆیتی. ئێستا لە بەشێک لە وڵاتان زنجیرەی نوێی ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی ڕێگریکردنی لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان دەست پێ کردوتەوە با مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی تا مەترسی دەوروبەرمان و وڵاتانی دەر و دراوسێ بەو ڕێژە بەربڵاویەی ڤایرۆسی تێدا هەبێت بێگومان ئەبێ ئێمە لەسەر با بڵێن بەردەوام بوون لە ڕێکارەکانی تەندروستی خۆپارێزی بەردەوام بین، بەڵام ئەمە نەبێتە مای ئەوەی کەوا کاریگەری لەسەر کار و کەسابەتی هاوڵاتیان دروست بکات. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان 13662 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە، 73153 کەس چاک بوونەتەوە، 27118 کەسیش لە ئێستادا لەژێر چارەسەردان، 3391 کەس جانیان لەدەستداوە. بە هۆکاری توندی ڕێکارەکانیش 21871 کەس کەرەنتین کرابوون، بەڵام ئێستا کەس کەرەنتین نەکراوە. تا ئێستاش 951482 کەسیش پشکنینیان بۆ کراوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.